یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆتایی مانگی نیسانی ساڵی داهاتوودا حوتەمین کۆنگرەی خۆی دەبەستێت ئەگەرچی پێشتر وا بڵاوکرایەوە کە بەهۆی ناوکۆکیە ناوخۆیەکانی حیزبەکە و دۆخی سیاسی و هەڵوێستە سیاسیەکانی یەکگرتووەوە حوتەمین کۆنگرەی ئەو حیزبە پێش دەکرێت و بەر لە وادەی خۆی ساز دەکرێت بەڵام بەرپرسانی ئەو حیزبە دەڵێن ئەوە تەنها دەنگۆیە و کۆنگرەکە لە کاتی ئاسایی خۆیدا دەبەسرێت. ئێمە لە کۆتایی مانگی 4 ئینشاءڵڵا کۆنگرەی حوتەمی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەنجامەدرێ و پێشخستنی کۆنگرە لە بەپێی پەیڕەوی ناوخۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو کۆنگرەیە بێت کە پێوتێ کۆنگرەی نائاسایی ئەنجا دەتوانێت پێشی بخە لەبەرەوە کۆنگرەی ئێمە لە کات و شوێنی خۆیان ئەبەسرێ و هیچ پێشخستنیەک لە ئارادا نییە و لە دوای کۆنگرەی شەشەمی و یەکگرتوو بە قۆناغێکی جیاواز لە مێژوویکاری سیاسیدا تێپەڕی و لە 4 ساڵی دوای کۆنگرەوە هیچ کام لە ڕووداوە سیاسیەکان لە سوودی یەکگرتوو نەشکاوەتەوە بەتایبەت لە سەرجەم ئەو هەڵبژاردنانەی لەو ماوەیەدا لە هەرێم و عێراقدا ئەنجام دران یەکگرتووی ئیسلامی ڕێژەی دەنگەکانی کەمی کرد لە هەڵوێستە سیاسیەکانیشدا بە بڕوای زۆرێک لە چاودێران یەکگرتوو نەیتوانیوە سربەخۆیانە و بە یەکدەنگی ئەندامانی سەرکردایەتەکەی بڕیاری یەکلاکەرەوە بدات بەتایبەت لە پرسی سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردنی پارێزگاری سلێمانیدا لە ناوخۆی حیزبەکەشدا یەکگرتوو بەرەو دووبەرەی هەنگاوینا بەتایبەت بەهۆی دەنگە جیاوازەکانی بادینان بۆیە پێدەچێت بەشێکی گرنگی کۆنگرەی حوتەمی پێداچوونەوە بێت بە سیاسەتی 4 ساڵی ڕابردوویدا هەموو کۆنگرێشتی تازی تیاوە چونکە ئەوە شتە تازانە لە ئەنجامی بوونی تێبینی لەسەر خولی ڕابردوو دروستە بێ ئەم خولەی ئێمە لەبەرەوەی هەرێم بە گشتی لە قۆناغێکی زۆر قەیراناوی ئاڵۆسکاوە بوو ئەمە یەک دوو هەڵبژاردننی زۆری تێکرا سێ یەکگرتووی لە قۆناغی ئۆپۆزیسیۆنە بردە ناو حکومەتێکی بنکەفراون و دوجار تووشی ئەم قەیرانانە بوو عەجایبنی ئێمەش کۆمەڵە تێبینیمان لەسەر پەیڕە و ناوخۆ سیستمی یەکگرتوو بۆ دروست بوو بێ کە لەوە ئەچێ هەر قەیراندارایەکە جارە خۆی بۆ خۆی هۆکارێ بێ بۆی ئێمە تەرشیقی هەیکەلیەتی یەکگرتوو بکەین ئەمە لە ڕووی هەیکەلێتەوە ئیتر بچۆرە مەسائلی ئامانج و استراتیجێتەوە ئەکی چتی نوێی تیابێ یەکگرتوو لە هەرێمی کوردستاندا تاکە حیزبە کە تا ئێستا لە کۆنگرەدا ئەمیندارەکەی گۆڕی بێت بەڵام هەموو دەنگۆکان بە ئەو دەچن جارێکی تر ئەمینداری پێشوو بێننەوە چونکە بۆ ڕێخستنەوەی نێوماڵی خۆیان ڕەنگە پێویستیان پێی بێت لە دوای کۆنگرەی شەشەمیان سەرجەم ئەو ڕووداوە سیاسیانەی لە هەرێمی کوردستان و عێراقدا ڕوویدا جێ ڕەزامەندی لایەنگران و ئەندامانی یەکگرتووی ئیسلامی کوردستان نەبوو بەتایبەت ئەنجامی هەڵبژاردنەکان بۆیە پێدەچێت کۆنگرەی حوتەم پڕڕەخنەترین کۆنگرە بێت و تیایدا گۆڕانکاری گەورە ڕووبدات. هاوکاریاسین NRT سلێمانی